دەبوونی لە پشتیوانی حیزبی و حکومی و پەرلەمانتارانی کوردستان و ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و کەسوکاری سەربەرزی شەهیدان لە شاری ڕانیەی دەروازەی ڕاپەڕین یادی 26 ساڵەی ڕاپەڕین بەرز ڕاگیرا و مەراسیمێکی تایبەت لە مۆنومێنتی ڕاپەڕین ئەنجامدرا و لە دەستپێکیشدا پەیامی دانیشتوانی شاری ڕانیەی دەروازەی ڕاپەڕین خوێندرایەوە. ئێمە پێمان وایە ئەگەر بەنیەتێکی پاکەوە کار بۆ چارەسەری قەیرانە سیاسی و داراییەکان نەکرێت، هەمووان نەگەڕێینەوە بەرەی گەل و خەڵکی هەژار و کەم دەرامەت، دوور نییە ڕووداوەکان لە گرێژنە دەربچن و بە زیانی هەموو لایەک کۆتاییان بێت. بۆیە با لە 26 ساڵەی ڕاپەڕیندا پێکەوە پەیمان بە شەهیدان بدەینەوە کە پارێزەری بەهاو دەستکەوتەکانی ڕاپەڕین دەبین. دواتریش تازەگوڵینەی هەواڵ مامجلال و خاتوهێرۆ ئیبراهیم ئەحمەد پێشکەشی گیانی شەهیدانی ڕاپەڕین کرا و دوای ئەمەش تازەگوڵینەی مەڵبەندی 24 ڕاپەڕین و پەرلەمانی کوردستان و سەرپەرشتیاری ئیداری ڕاپەڕین و ئەنجومەنی پارێزگای سلێمانی و قایمقامەتی قەزای ڕانیە و پشدەر و سەرۆکاتی شارەوانی ڕانیەتدانرا و بەڵێنی وەفاداری بۆ شەهیدان دووپات کرایەوە. من پیرۆزبایی لە تەواوی گەلی کوردستان دەکەم بە بۆنەی یادی 26 ساڵ یادی ڕاپەڕینی گەلی کوردستان هەر لەم شارە بووکە خەڵکی کوردستان خەڵکی شاری دەروازەی ڕاپەڕین دشت بە دام و دەستگاکانی ڕژێمی بەعەسکە هەموو ئەو زوڵم و زۆریان ڕاماڵی کە پێشووتر هەبوو لە هەرێمی کوردستان. من پڕ بەدڵی خۆم پیرۆزبایی لە کەسوکاری شەهیدان دەکەم، پێیان سەربەرزم. دواتریش بەرپرسانی حیزبی و حکومی و کەسوکاری شەهیدانی ڕاپەڕین سەردانی مەزاری سیمبولی ڕاپەڕین شەهید عەلی نەبیان کرد و دواتریش سەردانی مەزاری شەهید اسماعیل وەرتی و شەهیدانی تری ڕاپەڕینیان کرد. تازەگوڵینەی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر گڵکۆی شەهیدانی ڕاپەڕین دانرا. هیوادارین هەموو لایەنە سیاسیەکانی کوردستان هەموو خەڵکی کوردستان بینەوە هۆشی خۆمان و ئەو خوێنەی ئەمان و شەهیدانی تر بەخشیان لە پێناوی ئەم ئازادیە بکەینەوە هەوێنی تەبایی و برایەتی و بەرژەوەندی باڵای ملەتەکەمان لە بەرچاو بێ و هیچ مەسئلەیەک بەقەدەر ئەم بەرژەوەندی باڵای گەلەکەمان گرنگ نییە و گەورەتر نییە و نابێ دیسانەوە وەکو ڕابردوو ملەتەکەمان شەڕی یا حیزبە سیاسیەکان شەڕی وەکالەت بکە لەسەر ئەساسی بەرژەوەندی خەڵکی کوردستان. ئەمە ئەو ڕاتین ئەو یادا بەزی پیرۆز ڕابگرین و لێرەشەوە پەیمان بە شەهیدەکانمان بە کەسوکاری سەربەرزی شەهیدان بە خەڵکی کوردستان دەدەین کە خەباتجێڕێکی بەردەوام بین بۆ بەدیهێنانی دواپەیامی ڕاپەڕین. کارنەڤاڵی چالاکیەکانی یادی ڕاپەڕین بەردەوامی هەیە و واش بڕیارە لە ڕۆژانی داهاتوودا چەندین چالاکی تری جۆراوجۆری ڕۆشنبیری و هونەری و وەرزشی ئەنجام بدرێ کە سەرجەمیان بۆ بەرز و پیرۆزڕاگرتنی یادی 26 ساڵی ڕاپەڕینی کۆمەڵانی خەڵکی کوردستانە کە لە شاری ڕانیەوە دەستی پێکرد و دواتر باشووری کوردستان ڕزگار کرا. هونەر ڕەسوڵ گەلی کوردستان ڕانیە.